11 و 20
هلا بيه أبدلو كبرة شيء حمينة بكبرة شيء نفر وشي آدم بعد أبدي آدم بريسر أنا بدون ناس بيجي استاذي دنيا داني من رجوع أوفر بس أجا بتيجي ساحة كده وخليك كده والله زعلان بس ده إيش كده كريم
Öyle de şey ya. Öyle de aslında. Evet.
ولا نقول بو 20 ساعة
نهاتوە شۆزی خراپ
كزي صراحة That's
كاكا جادانا نشن برام برزان شكاكر بوار سپاس بۆ بۆ هەموو وەزعێک بەڵام خۆتان نەزانێمە یەکەم ڕۆژ یاریەکە هاتوین زیاتری گەڕێنمە بۆی کە هۆکارە بەڕاستی لە یاریەکە ناتوانم لەم خراپ یاریمان تێک ڕایارەکە زۆربەی کاتەکانمە باشن چی لە ڕووی فرسە دروستکردنەوە چی لە ڕووی تۆپ قەتعکردنەوە کە لە ناوڕاستی یاریگاکە بوو توانیمان لە زۆر شتە تەفەوقین بەڵام ئەوان تۆپێکی جێگر بوو ئەمە بەهانانی بۆی بێنەوە بەڵام یاریەکە وازەح بوو دیار بوو تۆپێکی جێگر بوو گۆڵیان پێتۆمارکەیمان لە کەش یاریەکە دوورخستەوە بەڕاستی نایشارمەوە هاتنمان لە ڕۆژ یاریەکە تەئسیری تەواوی هەبوو بەتایبەت گێمی دووەم بە یاریزانەکان و هەمویانە دیار بوو کە نانەتوانی کە جسمی لاگوی عازیش نایە بە مێشک ئەوە حاڵی تۆ بێت زورفەکەش تایبەت بوو بەڕاستی بەڵێ بەڵێ لە ئاست ڕازی بووم نایشارمەوە پێی کە ئەمڕۆ هاتوین بە ڕۆژ یاریەکە هاتوین بەڵێ لە ئاست ڕازی بەڵام لەوە ڕازی نیم کە مشکلەمان بەڕاستی بوو مشکلەی گەورە کەسە ناتوانین گۆڵ تۆمارکەینەوە هەر مشکلە گەورەکەمانە کە بە ئاسانی فرسە دروستەکەین بەڵام استقلالی ناکەین ئەوە بیانونی هێنمە بۆ شکست نەخێرەوە واقعە کە لە هەموو یاریەکانە هەمان بووە سپاس بۆخوا بە هەموو وەزعێک ڕازی یاریەکە خۆتان دەزانن لە بیدایەتەوە کڕوتینێکی زۆر بەهێزی تێدا بوو یاریێکی زۆر خۆش بوو دەتانە برێم یەکەم یاری ئێمە کە دەیکەین بە زەختەوە بوو بەڕاستی سپاس بۆ خوا یاریزانەکان ئەمڕۆ لە ڕۆژی خۆیان بوون برنەوەکە بۆ ئێمە زۆر گرنگ بوو چکە پایەک دوو پایە بەسەرمان دێخی بۆ مەرحەلەی دووەم و ئینشاڵە یاریەکانی داهاتوور باشتر یاری دەکەین باشتریش دەبین و سپاس بۆخوا رازیم بێگومان تو یەک بەیس فەوز لەگەر ئەو نەورۆز فەریقەکی باشە فەریقەکی بە ئیمکانێتە بە یاریزانە الحەمدولله یانی ئەوڕۆ خی گەورە تۆفیقی کوردین ئینشاڵە یاریەکانی تریش هەروە بەردەوام دەبین